خۆش بە حاڵێوانەی کە لەو داهات و سامانی کە هەیەە دەتوانن خێر بکەن و کەسانی تر بەسەر بکەنەوە. لەگەڵ ئەوەی کە تۆ زۆر گرنگە خێر بکەیت و ئەوەی کە خۆی پێیداوی کەسانی تری پێ هاوکاری بکەیت زۆر گرنگە کە لە ڕێگەی دەستێکی ئەمینەوە تۆ ئەو خێر و ئەو بڕەپمادە و ئەو بڕەپارەی کەیگەێنیان هەر جۆرێکی تری هاوکاری بێ لە ڕێی کەسانێکی مسمانە پێکراوە تۆ ئەم خێرە بکەی و بێگومان لە ئێسادا کۆمەڵێک ئێمە ڕخراوی خێرخوازیمان هەیە کە جێ دەستیان دیار بووە خزمەتێکی باشیان بە چین و توێژە ئەو چین و توێژانە کردووە کە پێویستیان بە هاوکاریە لەوانە منداڵانی بێ باوەک ماڵی هەژاران لەوانە کەسانی نەخۆش ئەو کەسانی کە کەم ئەندام نوخاوم پێداویستی تایبەتن ئەمانە زۆر گرنگە کە هاوکاریان بکرێ و بێگومان پێویستە هەر یەکێکیشیان بە شێوازی جیاواز بە پرۆژی جیاواز خزمەت بکرێن ئەگەر لەلایەنی حکومیەوە زۆر جار نەتوانرابێ ئەمانە وەکو پێویست لایەن لێ بکرێتەوە ئەوە ڕخراو خێرخوازیەکان هەموو هەوڵێکی خۆیان نیاوە بۆی کە ئەو ماوە ئەڵانە ئاوادان بکەنەوە بە بڕێکی هاوکاری بێ بە هەر جۆرێک لە هاوکاری کە پێویستە و بۆ ژیانی ڕۆژانی ئەوان گرنگە. ئەمڕۆ باس لە یەکێک لەو پرۆژاناکەین کە ئەو چەند ساڵێکە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەنجام دەدرێت. ڕاستە مانگی پیرۆزی ڕەمەزان چاو بۆ بەڵام ئێمامانەیە باس لە دەرەنجامی ئەو پرۆژەیە بکەین کە تا چەندێک لای لەو کەسانە کردوێتەوە کە نەدار و هەژارن و لە داهاتووشدا ڕێکخراوە کە دەیەوێت بکە کە ئەویش ڕێکخراوی هاواری خێرخوازیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانان باس لەو پرۆژەیە دەکەن کە تایبەت بووە بە سازکردنی ئێوارەخوان بۆ ئەو کەسانەی کە پێویستیان بە هاوکاریە ئیتر هەموو چین و توێژەکان ئەگرێتەوە لەو چین و توێژانەی کە پێویستیان بە هاوکاری بووە و ئەمڕۆ باسەوە دەکەین کە بزای ئەم پرۆژە چۆن ئەنجام درراوەوە و ئامانجلی چییە و ئایا لە داهاتووشدا چ کارێک دەکەن بۆی کە هاوکاری زیاتری ئەو کەسانە بن و بێگومان هاواری خێرخوازی نەک تەنها لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڵکو لە کاتەکانی تریشدا زۆر هاوکاری هەژار و نەدارانی کردووە بۆی کە زیاتر ئاشنای پرۆژەکانیان بین و کار و چالاکیەکانیان بین ئەمڕۆ گفتوگۆکەین لەگەڵیانە بە خۆشحاڵیەوە کە لە ستۆدیۆ ئامادەن هەردوو بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوول سەرپەرشتیاری پرۆژەکە لێرەیە و هەروەها خاتوو ڕووبار حەسیب شێفی پرۆژەکە لێرەیە. سپاس بۆ ئامادەبوونتان خۆشحاڵین. با لە مامۆستا ئازاد و دەستیۆکی مامۆستا ئازاد دووبارە بەخێر بێی گەرباسێک لەم پرۆژەی ئێوارە خوانە بکەی ئامانجلی چی بوو کێ ئەم بیرۆکەیە لە ئێوە گەڵاڵە بوو و تا چەندێک یعنی پێشوازی لێکراوە خێرخواز هاوکاری ئێوە بڵم پرۆژە. بەڵێ سوپاس بۆ ئێوە سوپاس بۆم دەرفەتەی کە بە ئێمەتاندا بۆی بتوانین کەمێک لەو چالاکیانەی کە لە سنووری تەکیە ئەنجام دراوە بەڕاستی ئێمە لە سنووری تەکیە چەندین چالاکی ئەنجام دراوە چەندین پرۆژە کراوە و خزمەت کراوە بە ڕۆژوانان و بە هەژاران و بە مناڵانی یەتیم لە سنوورەکەیە. یەکێک لەو پرۆژانەی کە کراوە ئەم سفری خوانی بەربانگە بوو کە بە حەقەت ئەنجامماندا لە سنووری تەکیە. ئەم پرۆژەیەکی زۆر جوان بوو دەستخۆشیمان هەیە بۆ دکتۆرە ڕووبار کە سەرەتای پرۆژەکە ئەمان چەند دادەیە کە پێی هەڵسان بە بچووکی دوایی ئەلحەمدولیلا گەورەمان کردە و فراوان بوو و ئێستاکە جێدەستیان دیارە لە پرۆژەکەیە. خۆی خواگیان کە لە سوورە ئینساندا دەفەرمێ لە ئاەتی هەشدا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا يعني حەزەکەم بەوە دەست پێ بکەین خواگیان کە ئەم ئاەتە ئاماژە بەوە دەکات کەوا لە کاتێکدا خۆیان پێویستیان بە و خواردنەبوو بێ بەڵام بەخشیویانە ئەگینە ئەو خەڵکانی کە دەبەخشن بە هەژاران بە یەتیمان بە هەر خەڵکێک خۆی لەوانەیە پێویستی بێ خۆی لەوانەیە ئەو پارەی لەلا شیرین بێ بەڵام دێت ئەی بەخشێ لە پێناوی خوایە. بۆیە خواگیانش ئەم سێ سنفەشی بۆمان دیاری کردووە یەتیم باشە هەم یەتیم هەژار ئەسیر ئەم سێ سنفە هەرسێکی سنفگەلێکی بێدەسەڵاتن وە یعنی تاقی ئەوەیان نییە پاداشتەکە بنەوە بۆیە خواگیان ئەم سێ سنفەشی ئاماژە پێکردووە لە ئاەتەکەی بۆمان بە هەمان شێوە کە لە ئاەتی دوای ئەوە کە ئاەتی نوێیە کە خواگیان کە ئاماژەی پێدەکات بەوەی کەوا ئەوانی کە دەبەخشن هیچ چاوشیان لەوە نییە کە پاداش بکرێن باشە هیچ چاوەڕی ئەوەش ناکەن بۆی کەوا پاداش بکرێن دەستخۆشیان لێ بکرێ
بۆیە بەڕاستی ئێمە لەژێر ئەم ناونیشان و ئەم ئەجر و پاداشتەیە ئێمە هەستاین بەم چالاکیە نەوعیە. ئەمە چالاکیەکی زۆر ئەتوانم بڵێم چالاکیەکی زۆر قورسە. بۆ قورسە لەبەرەوەی لەوانەیە خانمان بۆ ئامادەکردنی خوانی خۆیان زۆر جار کێشیان بۆ دروست بێ. وەرە تۆ هەموو ڕۆژێک خواردنی نزیکەی 100 نەفەر سەروی 100 نەفەر 150 نەفەر ئامادە بکە. یعنی ئەمە بەڕاستی شتێکی قورسە. بۆیەش بەڕاستی ئێمە خەڵکی ئەو ناوچێش بە حەقەت ئەتوانین بڵین تەکیە و دەوروبەری خەڵکێکی هەژار و نەدار و نەخۆش و ئەمانی زۆر تێدایە. بۆیە ئێمە بەڕاستی بیرمان لەوە کردەوە بۆی کەوا ئەم پرۆژەیە کەوا ئەلحەمدوللە ئەمە 3 ساڵان پرۆژەیە وجودی هەیە. سوپاس بۆ خی گەورە توانی ومانە خواردن بگەێنینە ماڵەکان و بیگەێنە دەستی هەژارەکان بۆی کەوا کەمێک لە ئازار و ناڕەحەتەکانیان کەمکەینەوە. بۆیە سوپاسی ستافی ڕێکخراوی هاوارش دەکەین، ڕێکخراوی هاواری خێرخوازی کاک حاج عومەر، کاک عەبدولحەمید جەلال. بەڕاستی ئێمە سەرەتای ڕەمەزان ئاگادارمان کردەوە بۆی کەوا پرۆژەکە مانگی ڕەمەزان نزیک بۆتەوە و خەڵک داوای دەکا. خەڵک وردە وردە بیر لەوا کاتەوە دەبێت کەی بێت ئەم خواردنە بگاتە دەستی ئێمە، دەبێت کەی بێت ئەم چێشتە لێ بندرێ و ئێمە ئەم کەلەبەرەمان بۆ پڕکرێت. یعنی بە حکمی ئەوەی یەکەم ساڵی نەبووە خەڵکەکە خۆی داوای کردوێتەوە کێوە هاوکاریان بکەنەوە دووبارە. بەڵێ باوەڕکە چەند کەس تەلەفۆنێک کرد بۆی کەوا چیمان بۆکەن بۆ ئەم ساڵ ئایا خواردنەکە هەرەکرێ. لە ناوەڕاستی ڕەمەزانشدا خەڵکە بوو تەلەفۆنێک کرد مامۆستا ئەم ساڵ چێشتەکەمان دیار نییە، هەر ئەم ساڵ بەسەرمان ناکەنەوە. ینی تۆ دیقەت بدە، ینی ئەو خەڵکە هەر چاوی لەوە بوو بۆی کەوا ئێمە بەژەمە خواردنێکش بێ بەسەری کەینەوە. بۆیە پەیوەندیمان لەگەڵ ئەوانە کرد لە ڕێکخراوی هاوار، خۆشبەختانە لەگەڵ خێرخوازانە قسەیان کرد و بڕەپارەیەکیان دابین کرد ئێمە توانیمان دەست پێ بکەین. چونکە خۆی دەست پێکردنەکە قورسە. چونکە ئەگە تۆ بڕەپارێکت بەدەستەوە نەبێت کە پرۆژەکە ئەنجام دەیت و دەست پێ بکەی قورسە، تۆش ناتوانانی بەرچاوڕوون نەبی. بۆیە کە ئەو بڕەپارێ بەڕاستی هەنگاوێ بوو بۆ دەستپێکردنی ئێمە لە پرۆژەکە بۆی بتوانین دەست پێ بکەین و بسمیلای لێ بکەین پشتیوان بەخوای گەورە. دکتۆر ڕووبار بێمە لای جەنابەت بەس پێشەمەوە چی وتی دکتۆری دکتۆرە ڕووبار خۆی لە سەحەی کەرکووکە لێ داوامەکە و بەشی ئەشیا و ئەمانێ هاوشانی ئەو کارشکاری خێرخوازی شتێکی زۆر جوان. من حەز ناکەم پێشەوەی خۆی قسە بکەم، من حەزەکەم خۆم دیکری خێری بکەم. ڕووبارخان خۆی لە سەحەیە ساڵی 20 ڕۆژیان هەیە، مۆڵەتی فەرمیان هەیە ئیجازە وەرەگرن. ئەم هەستا هەموو ئیجازەکانی خستە مانگی ڕەمەزانەوە بۆی بتوانێت لەم پرۆژەیە بەشدار بێ و سەرپەرشتی بکا و سەرکاری بکات. چونکە ئەگەوان نەبووایە نەیەتوانی بچێت دەوام بکا و هەمیسان بێتەوە و بۆیە ئەخەمە قورسە تۆ 20 ڕۆژ ئیجازت هەبێت لە داوامی ڕسمی خۆتە بێ داوامەکەت بکەیتە قوربانی پرۆژەکە و ئیجازەکانت لە کاتێکە هەم خێزان و مناڵ و هەموو ئەمانشی بەسەراکەوت. وازان بەشێکیش بوو لە بیرۆکەی پرۆژەکە لە سەرچاوانی ڕووبارخان گەر ئاماژە بۆ بکەی دووبارە بەخێر بێی سپاس و ئامادەبوون. ڕاستی من لە ڕێکخراوی هاواری خێرخوازی و لە ڕێکخراوی هیوای هەمووان و ئەمانە ئەلحەمدولیلا ساڵانێکە لەگەڵ مامۆستا و کۆمەڵێک کەسانی تری خێرخواز بەردەوام کار و چالاکیمان هەرە بووە. ماوەیەک بوو بە حکمی کۆمەڵێک مەشغوڵێتەوە دابڕابم لە ئیشەکان. باسی 3 ساڵ لەمە پێشەکەم بیرم لەوە ئەکردەوە بە چ شتێک تەعویزی ئەو دوو مانگە دابڕانە وازێنان لە خزمەت و چالاکی خەڵکەکەمان بکەمەوە. ئەلحەمدولیلا خۆی گەورە ئێمە کرد بە وەسیلەیەک بۆ ئەم کارە خێرخوازیە ئەو بیرۆکەین بۆ هات کە ئێمە لە ماڵەوە خواردن دروست بکەین و خۆشمان بگەینە دەست خێزانەکان دابەشکەین بەسەریانە. لە دوای ئەوەی کە ڕابێژم بە هاوسەرم کرد ئەلحەمدولیلا زۆر باڵپشتم بوو لێرە دەستخۆشی لێ ئەەکەم. دواتر لەگەڵ دایک و باوکم قسەم کرد بە هەمان شێوە زۆر پاڵپشتیان کردم و دوعای خێریان کرد. دواتر لەگەڵ مامۆستا باسی پرۆژەکەمان کرد و دەستمان پێکرد ئەلحەمدولیلا لە دابینکردنی سەیارە و ستاف و ئەمانە مامۆستا زۆر هاوکارم بوو. لە ماڵی خۆمانە دەستمان پێکرد زۆر بە بچووکی. سەرەتا ناوی ماڵەکانمان وەرگرت. ئێمە ڕۆژانە لە
شستا هەفتا بەشە خۆراکە و دەستمان پێ کرد الحەمدولیلا دواتر پرۆژەکە گەورە بوو ئێستاکە ئەمساڵ بەنزیکەی ڕۆژانە لە 100 تا 150 کەس ئێمە خواردنمان دروست کردووە. کاتە ڕووبارخان زۆر شێفی ئەگەر وابێ ئەو هەموو خواردنە گەورێت و هەرچەنە دڵنیام یعنی ستافێکی تر لەگەڵ توی هاوکارە بەڵام بۆ خۆی ئەو دەست پێشخەریەوە ئەسەربێرێک کە لە چێژنێرانە ماشاءالله وەڵاهی الحەمدولیلا باشم لە خێزانەکەی خۆمانەوە دەستم پێ کردووە بەڵام یەکەم جارکە بە مامۆستاشم وت هەموو جا باسێکەمە لەگەڵی مامۆستا لیستی ناوەکانم دەرێ کۆمەڵە ماڵم و ئامادە بکە ڕۆژانە 16 نەفەرێ بن لیستێکیانە مێوتی ڕووبارەزانین چی بکە تۆ جارێ بڕۆ لە خواردنی 20 کەسێ 30 کەسێکەوە دەست پێ بکە ئاوایی مامۆسام لیستە چی ئاوە زۆر کەمە ینی تۆ ئەوها لەم ڕامینی بە حکمی نەیبینی بۆ خواردنیشتی زۆر دروست بکەم و بە حکمی دەوام و ینی ئەم شتانە جارێک کەم بێت ئەرەوەڵا ئیتر الحەمدولیلا دەستمان پێ کرد و خۆی گەورە پشتیوان بوو ڕاستی فەزلی خۆی گەورە بەسەرمانەوە من بۆ پێی لە ڕەمەزانە بەو چەشنی تۆ بەس بە جۆری کە بەرنامێکی لەو جۆرەم هەبوو تێخوان ینی ستافەکەمانەوانی کە خواردنیان ئامادە کرد لە بەیانی و زۆر وردە و دەخەریکە بوون قورس نەبوو بۆ ئێوە بەو شێوازە مەسەلەن بێت کاتێکی زۆر تا ئەو کەوارە خەریک بیت و خواردانە ئامادە بکەیت و ئەوە بوو ینی چۆنی بوو بۆ لە کاتێکە ئەرکی ماڵە و ینی کۆمەڵشتی کە تۆ دە ڕۆژێکیش لەوانێر داوامی تەندروستیەکە شێر کرد وەڵا زیاتریش وەڵاهی الحەمدولیلا ئەو ستافەی کە لەگەڵمان بوون هەمویان کەسانێکی زۆر زۆر دڵسۆز یعنی دڵسۆزتر لە سفرەوخوانەکەی خۆیان لە خەمی سفرەوخوانی ئەم ماڵە هەژارانەیە بوون ئەم خەڵکانەیە بوون کە چاوەڕێی خوانەکەی ئێمەیانە ئێوارە بگاتە سفرەکانیان زۆر بەدڵسۆزانە زۆر بە چالاکانە لە کاتژمێر 10 بۆ 11 دەستمان پێ ئەکرد ئیتر ستافێکمان ئەچوویە ئەوێ ئەو مریشکەی ئاهات و گۆشتی ئاهات ئامادەیان ئەکرد ئەیان شۆریەوە بە 2 فلتەراتی ئەپەڕیتا ئێمە لێمان ئەنا بۆی ئیتر زۆر زۆر تەندروست بێ زۆر زۆر پاک و خاوێن بێ ڕەچاوی ئەومان کرد بۆ هەر دقیق ئەگەری ئەوەی هەیە ئێمە لیژنێکی تەندروستی و چاودێری بێتە ژوور و بێ ئێمە شوێنەکەمان ئامادە بێ بۆ ئەو بەبێەوەی هیچ ڕەخنەیەکی لێ بگیرێت شوێنەکەمان ئامادە ئەکرد ئیتر تا ساعات 12 لە ئامادەکردنی برنج خوساندن و فاسۆلیاوی ئەگەشلێکی تر هەبێ ئەمانەمان ئامادە ئەکرد ئیتر ڕاستی خۆم لە ساعات بەشێک لە ڕۆژەکان کە داوام هەبێ لە ساعات 2 ئەو کاتەوە لەوێ بوومە بەڵام ئەگەر داوامنەوە بێ زووتر لەوێ بوومە لە 2 ئینجاکە دەستمان بە لێنانی خواردنەکان ئەکرد بۆی ئیتر ئێمە کاتژمێر 5 خواردنەکان هەمووی ئامادە ئەبوو ستافی سێمان ئاهات کە دابەشکردنی خواردنەکانیان ئەکرد و ئەو ستافێک کە خواردنی دابەش ئەکرد و ئەو ستافێکە لەگەڵ خۆم بوو لە ساعات 2 ئاهات خواردنی ماڵەمان ئامادە ئەکرد سفرەی ماڵەمان ئامادە ئەکرد شتێکی زۆر کەممان ئەهێشتە بۆ ئەوەی کە کاتی گەڕانەوە بیکەن یعنی زۆر بیکات ئێمە چارێکی پێش بانگ دەدەقا ڕۆژی وا هەبووە کە گەر خۆمان خواردنەکانمان تەوزیع کرد بێ لەگەڵ بانگا گەیشتنێتەوە ماڵەوە ئیتر ینی ئەبواە ڕەچاوی بکەین ئامادەکاری تەواو بکەین لە ماڵەوە ئینجا ماڵ بەجێ بێلین دەستان خۆش بێخوا باوسا باس لەو بکەین کە کێ سوودمەند بوو لەم پرۆژێ ئێوە کەسانێکی دیاریکراوتان دەستنیشان کردبوو بۆ هاوکاریکردنی یان خەڵک خۆی ئاهات خواردنەکەی خوار یان ئەو تا خۆتان خواردنەکانتان ئەبر بۆ ماڵەکە ئەمەیان بەچی شێوازێ بوو وەڵی ئێمە حقت لیستمان هەیە ئێمە لیستی ماڵەکانمان هەیە ئەتوانین بڵین ئەوسەیانمە لە تەکیە بوو لەو سنوورە بوویان ئێمە بۆ زانیاریتان ساڵی پار پرۆژەکەمان گەورەتر بوو بە حکمی ئەوەی خێرخوازان زیاتر هاوکارمان بوو وەزعی بارودۆخی خەڵک باشتر بوو ئەم وەزعی لە ڕووی ئەم مەسائلی ئەم لافا و مەسائلی وەزعی کەسابەت و موچە و باشتر بوو ساڵی پار ئێمە توانیمان ساڵی پار لە بەردە قارەمانش هەمان پرۆژەمان هەبێ کە باینجان دەکا و لە چەمچەماڵەش هەر هەمان بوو لەگەڵ تەکێشانی سەرپەرشتی هەستێ شوێنەکەمانە کرد لە لای خۆمانەوە و الحەمدولە زۆر هینتر بوو فراوانتر بوو ئەگەرچی ئەرکەکە و ماندووبوونەکەی زۆرتر بوو بەڵام ئەم ساڵ وتمان هەرچۆنێک بێ با هەر تەکیە بەردەوام بین بۆی پرۆژەکە نەوەستێ الحەمدولە زۆر باشتر بوو چونکە توانیمان 28 ڕۆژ بەردەوام بین لەسەری ئەو چەند ڕۆژەشمان یەشتەوە بە حەقەت ئێمە بۆ ئەو ستافەی کە لەگەڵماندایە وتمان هەر بڕاتەوە ماڵەوە نیە دەستێک بە ماڵەهینی خۆشیان بێنێ فەقیرە بای فریا بکەوێ ئێمە ستافەکەی ئێمە تقریبەن لە 20 بۆ 21 نەفەر
پێک هات ئەم ستافی لە کچوو لە کوڕ زیاتر با بڵین تقریبا 16 کچ 16 ئافرەت پێک هاتبوو 16 باقی 3-4 کوڕش بوون ئەوش زیاتر ئێمە من لێرە و پێشم خۆشە دەستخۆشی لە ئەندازیار سەلمان مام بکەم کە ئەندازیار سەلمان هەر جێگیری سەرۆکی شارەوانی تەکیەیە بەخۆی و سیارێکی هەیە بەردەوام ئەم چەند ساڵە لەم پرۆژە خواردنانی گیانەوە بە خەڵک بەڕاستی ماندووبوونێکی زۆرش بوو ئەندازیار و لەگەڵ ئەوەشدا چەندین کەسی ترش کاک محەممەدشمان هەبوو هەر بە خۆبەخشن ڕووبارخانش هەر خۆی سیارەکەی خۆی چەندین جار بە پرۆژەکە بەکارهێناوە ئێمە لیستی ناوەکانمان هەبوو لەگەڵ ئەوەشدا بۆ زانیاریتان ئێمە نزیکەی 40 نەفەرمان هەبوو 40 بۆ 50 نەفەر جارۆ بۆگە 6 نەفەر ئەم نەفەرانەمان هەبوو بەردەوام بوون بەردەوام ینی هەموو ڕۆژە خواردنمان بۆ بردن لەوانێ ئەم پرسیارە لای تۆ دروست بێ بۆچی هەموو ڕۆژێ بۆیانتانە برد ئەمانە خەڵکانێک بوون تاوپەکیان کەوتبوو لەسەر جێگا کەوتبوون خەڵکانێک بوون نەخۆشخانەی هیوا بوون ینی ئێمە لە راپۆرتەکەیە ئاماژە بە ماڵێکەکەین نازدارخانەوەنی نازدارخانمان هەبوو هەم خۆی هەم کوڕەکەشی هەم مینی نەخۆشخانەی هیوا بوون بەڕاستی پێش ڕەمەزان بێت تەلەفۆنێکی وتی مامۆستا دەبێت پرۆژەکە بکەنەوە وتی مامۆستا بۆ من زۆر زەرورە لەبەر من توانای خواردن دروستکردنم نییە ینی مانگی ڕەمەزانش تایبەتە بەڕاستی چەندی وەکو ئەو ینی چەندی کەمان هەبوو نەخۆشی گورچیلەی هەبوو غەستی گورچیلەی دەکرد ئافرەتەکە لەسەر جێگایە کاتێ خواردنەکانتان زۆربەی کاتە بردە ماڵەکانەوە ینی کەس نەهاتە لای خۆتان هەم بەردەوام بردومانەتە ماڵەکانەوە مەگەر کەسێک خۆی سیارەی پێبوو بێ و بەردەوامش هات ینی خواردنی بەردەوامی بۆ چوبێ هەموو ڕۆژێ ینی خۆی ئەکسەرێتی ئەوانەی ئێمە کە خواردنی بەردەوامیان هەبوو بێ ماتۆڕێکی سێتایان هەبووە ئەوە بۆ سیارەی باشی پێبوو بێ بە ساری باشی خۆی هاتبێ خواردنەکەی بردبێ ئەو ڕازێکی گیان گواستنەوەی بۆ شێوازە بووە یان ئەکسەریەتی کات خۆمان بردویانمانە بۆیان باوەڕ بکەن ینی ئەکسەریەتی ڕۆژ مەلای مەغریب بانگی داوە ئەو ستافەی کە گەیاندویان ڕووبارخان و ئەندازیار سەلمانویان دادهەرمی و یان چەند کەسی ترکە بەشدار بوونە لە گەیاندنی خواردنەکانە مەلای مەغریب بانگی داوە ئەمان لە ماڵان گەڕاون لە کۆڵانەکان بوونە خواردنەکانیان داوەتە ماڵەکان چونکە تۆ ئەمە چەند مەنجەڵ خواردنەوە نییە دەچیتە لە دەرگاکە ئەدەی ئەنجاوەرە دایگرە هەمیسان بڕۆ ماڵانە بەدەمیەکەوە نین یەکێکی لەم بگەنی کە نەڕژێ هیچ ئێمە خۆشبەختانە ئێمە مەنجەڵەکانی ئێمە مەنجەڵی سەفەری بوون باوەڕ بکەن ینی ئێمە ئەتوانین بڵین نزیکەی هەر لە کۆی بۆ ئەم 28 ڕۆژەن بای نزیکەی 7 ملیۆنێک بای نزیکەی ملیۆنێک بەس مەنجەڵی سەفەریمان کڕیوە لەم بۆ ئەم پرۆژەیە ینی بەس مەنجەڵە سەفەرەکان بۆ مەنجەڵی سەفەری لەبەرەوەی مەنجەڵە سەفەرەکان تۆ ناتوانانی بەردەوام ئەم هەموو مەنجەڵە لە خۆت کۆکەیتەوە مەنجەڵ تێکە چێ و مەنجەڵ ئەگۆڕێ و لەوانەیە وەکو پێویست تەندروست نەبێ ئێمە مەنجەڵەکان هەمووی دەهاتین لە شاری سلێمانی بە جوملە بە کارتۆن ئەمان کڕی و ئەمان کردە مەنجەڵەکانەوە و لە ڤیدۆ شتەکانش ئاماژەی پێکراوە بۆیکەوە بەم شێوازە گەیاندومانەتە ماڵەکان و ئێمە نیوەڕوان یان پێش نیوەڕوان ڕووبارخان بێ ئەندازیار سەلمان بێ یاخود هەر دادەیەک بێ تەلەفۆنیان بۆ ماڵەکانە کرد بەوەی کەوا ئێوارە چێژ لێمەنێن و ئێمە لە خزمەتانابین لەگەڵ خواردنەکەشدا جاری وا بوو ئێمە میوەشمان بۆیان بردووە شیرینیشمان بۆیان بردووە ینی جاری وا هەبووە هەندێک ماڵ هەبووە تایبەت بووە هەر سفرەی تایبەتیمان بۆیان ڕێخست و خۆشمان چوینە لەگەڵیانە دانیشتوینە ینی ئەوشمان هەبووە ساڵی پار ینی بەشدار بووینە لە دانیشتنەکانیانە دەستێنان بەسەر مناڵە بێ باوکەکان لەگەڵیانە فتارمان کردوەوە لەگەڵیانە چێشمان خواردووە ینی ئەمانەشمان هەبووە بۆ خزمەتی خەڵک. دکتۆر بەوڵا بۆم باسکەی چه هەستێکی دەرونی مرتاحی و دڵخۆشی ئەبەخشی پێت بە توی ئەبەخشی کاتێککە تۆ ئەم پرۆژێت ئەکرد لە کاتی خواردن ئامادەکردنیان ینی ئەوەی کە تۆ ماڵێکی کەم دەرامەت فەقیر زۆر پێویستی بەم خواردنەیە بە دڵخۆشیەوە ینی وەستە کرد کە
زۆر دڵی خۆشم خواردنەوە چ کاریگەریەکی دەرونی مرتاح دەرونی بۆ تۆ دروستە کرد ئەم کارە خێرخوازیە؟ والله الحمد لله يعني هەر ئەو هەستەی کە بەڕێزت باسی ئەکەی هەر ئەوە بوو کە بۆی هاندێر بۆ من بتوانم بەیانیان ماندوو نەبی دەوام بکەم و کە لەوێ هاتمەوە بە ماڵ گەیشتمە ماڵ یەکسەر خواردنەکەی ئێوارە زەڵات و خواردن ئێوارە خێراشتەکان ترتیب بکەم و سعات سێ یەکسەر ینی بەبێ وەستان بەبێەوەی جلەکەم بگۆڕم یاشتە یەکسەر لەوێ یەکسەر بۆ شوێنی خواردن دروستکردنەکە و لێشە هەتا بانگی مەغریب و لە بانگی مەغریب بۆ دیستان بە ماڵ ینی بەبێ وەستان الحەمدوللیلا ینی هەر ئەو هەستە بوو کە هانی داین ئێمە ئەوە بکەین زۆر پێی مرتاح بووین شتی زۆر خۆشی تیا بوو و یەکێ لە هەرە ئەو شتانەی کە زۆر متەئسیر بووین پێی زۆر ناخۆش بوو ڕۆژێکیان تەلەفۆنم بۆ یەکێک لەو دادانە کرد کە ئێواران خواردنمان بۆ ئەناردن ساڵی پار نەخۆش بوو ئەم ساڵ ئێوارانێک تەلەفۆنم بۆ کردم خواردنوشت مەکەن و لەگەڵیشە هەواڵم پرسی ئایا تەندروستی چۆن ئەم ساڵ باشی تۆمانە بەدڵێکی زۆر پڕەوەتی الحەمدوللیلا باشم نەخۆشخانەی هیوا بوو خۆی نەخۆشی شێرپەنجەی هەبوو وتی مامۆستا لەوە ناخۆشتر ئەوەیە ئێستا ئەم ساڵ لەگەڵ کوڕەکەم بەیەکەوە ئەچین بۆ جەلسەی کیمیایی یعنی مناڵێکی ئەوە مناڵەکەشی بە هەمان شێوە تووشی هەمان نەخۆشی ببوو ئیتر ئەو ڕۆژە هەتا ئێوارە ینی زۆر ینی هەتا ئێسش پێوی هەر لە دڵم دەرناچێ ینی ڕووداوێکی ینی زۆر ناخۆش بوو لەگەڵ ئەوەیە ئەوەش دووبارە هانی داین کە ئێمە ڕۆژانە ئەو خواردانە دروست دەکەین و بە ستافەکەشەوە تخوا دوعای شیفا بەسەر خواردنەکانە بخوێن بۆی هەر کەسێک کە ئەم خواردنە ئەخوا ببێ بە شیفا بووی وەیەکێکی تر لەو شتانەی کە زۆر جێگی دڵخۆشیە بۆ ئێمە ئەویش ئەوەیە کە الحەمدوللیلا هیچ کەسێک نەهاتە دەرگاکەمان بەدەستی بەتاڵەوە بیگەڕێنەوە ڕاستە ئێمە خواردنەکان بە عادەت دروستمان ئەکرد بەپێی لیستی ناوەکان من کاک سەلمان لیستەکەی بۆ ئامادە ئەکردم دەستوچاوی خۆش بەیەخوا کاتژمێر دوو بۆی ئەناردم ئیتر بۆ نمونە ئاید ئەمڕۆ 100 نەفەرە 150 ئیتر من ینی بۆی ئەو خواردنە دوایی هیچ زیاد نەبێ هیچی لێ خەسار نەبێ یان ماڵێک بەبێ ئاگاداری خواردنی بۆ نەبین ئەو خواردنی کردێت ئێمەش ببین لێ خەسار بێ بۆیە ڕێک بەپێی عادەتی ئەوە دروستمان ئەکرد ئیسراف نەبێ بەڵێ لەگەڵەوەی کە زۆر عادەت دروستمانەکە جاروا بوو کەسێک هات ڕێبوار بوو ئێستا ماڵین بەس ناحیەتێکیە بوو ینی بەڵام چەند جارێک کەسانی ڕێبوار هاتوونەتە تەکیە پرۆژێتان بڵاو بوو ینی خەڵکی کەش بیزانێت بڵێ ینی ئەیان ناردن کەسێک ئاهاز فەقیر بۆ هات زەکات وەربگرێ لە کەسێک یان شتێ ئەیانوت بڕۆ خواردن ئێوارەش لە ئەو شوێنە وەربگرە و بزانە خواردنان ئەدەنێ الحەمدوللیلا چەند جارێک لە بازیان لە کانی شەیتان لە چەمچە ماڵ شۆڕژ کەسانی وابوون هاتوونەت ئەویان بۆ وەرگرتنی موچەیەک یا بۆ شتێک هاتوونەتە ئەبیانە سەردانیان کردویانە ئایا خواردن هەیە ئێمەش بەشی ئێبارە 5 نەفەرێ 6 نەفەرێ وتمان ئینشەڵڵا ئەخوای گەورە جێگی پڕکاتەوە بەرەکەتی تێکەوە و بەدەستی بەتاڵ نەمان زۆر جار ئێمە هەمومان بۆ من لە شارە یان لە گەڕەکەکەی خۆمانە لە بیئەیەکین خۆمان خواردنی خۆش و گەڕەکەکەمان نەزانین هەمووی وەسعی باش و ئەڵی کورە کواشتی وایە خێزانی وها بێ خواردنی پێویستی بە خواردنەبێەوە ئەوە لەوانەیە نەبێت داهان لەبەرێک کە من لە دەوروبەری خۆماوە ئەڕوانم بەڵام وانە تا نەچیتە وردەکاری و نەو خەزە نازانی چەند ئەم شتە ینی زەرورە ئاین زۆر جار کە خانمێک ناتوانێت خواردن دروستکە بۆی نەخۆشیە بەقەدەر ئەوەندە لای گەورەیە کە سەفتەی پارەشی بیت ینی ئەوەندە گرنگە و خواردنەبووی لە ڕۆمەزاندا بەسە بدوایە یعنی کەسی وا هەبووە لە راپۆرتەکەش ئاماژی بێ ئەگەن ئەڵێ بۆ پارشێ و خواردنمان ئەوێ ینی ئەمێنێت و ئێمە بۆ پارشیوش ئەم خواردنە بەکار ئەهێنینەوە ینی بزانە ئیتر ئەم ئافرەتە یان ئەم عیلەیە توانای مادیان بەڕادەی خراپە یان توانای ئامادەکردنی خواردنیان بەڕادەی خراپە هەمان خواردن لە پارشێوا گەرم ئەکەنەوە و بەکاری ئەهێننەوە دەستخۆش بێخوا دکتۆرە گیان سپاس دەکەین مامۆستا بکەمە کۆتا پرسیار لە بڕی کاتیشمان زۆر کەمە هاواری خێرخوازی بەردەوام بێ لە ساڵانی داهاتوە ئایا پرۆژی تری هەیە و بێجگەل لە مانگی پرۆزی ڕەمەزان هەمیشە هاوکار و دەستگیرۆی کەسانی هەژار و نەدارە؟ بەڵێ ڕێکخراوی هاواری خێرخوازی خۆشبەختانە لە شاری سلێمانی سەی سایق چەمچەماڵ تەکیە ناو شاری سلێمانیش بە هەمان شێوە لە پێدانی سەبەتەی خۆراک و لە پێدانی جلوبەرگ لە پێدانی موچە الحەمدوللا ئەتوانین بڵین
نزیکەی لە سەروی 300 سەبەتی خۆراک لە ڕێی هاواری خێرخوازیەوە دابەش کراوە، چەندین ملیۆن دینار ینی بەخشراوە بە مناڵە هەتیمەکان لە سنووری پارێزگای سلێمانی و لە قوو ئۆفیسەکانی و لەگەڵ ئەوەشدا جلوبەرگ بۆ مناڵانی یەتیم ئەلحەمدولیلا توانراوە دابین بکرێ بۆ تێگڕای لقەکانی و ئەمانش گرنگ ئەوەیە بزانین هەم بۆ پرۆژەی ئیفتاری ئێواران و هەم بۆ تێگڕای چالاکیەکان ئێمە دوای داواکردن لە خواگیان داوامان لە خێرخوازان هەیە، چونکە خێرخوازان ئەسبابی ئەم پرۆژانە. ئەسباب ئێستا چۆن ئاوی دوکان لە 120 تیامە ئێستا خۆشببختانەوە دڵخۆشین بۆی کە نزیکە لە سەر ڕێژەوە و نییە ئەمە ڕەحمەتی خواگیانە کە دەبارێت و ئەم ئەوها زیاد بووە. ئەگەر خێرخوازانش نەبەخشن هەموو ئەم پرۆژانەوەکو ئاوەکە کەم دەکاو نامێنێ. بۆیە من داواکارم لە خێرخوازان کە بەردەوام هاوکاری ڕێکخراوی هاواری خێرخوازی بکەن، بۆی هاواری خێرخوازی بتوانێت تێگڕای پرۆژەکانی بەرەو پێشەوە بەرێ، بۆی هاواری خێرخوازی بتوانێت زیاتر ئەو مناڵە یەتیمانەی کە چاویان لەوەیە فۆرمی کەفاەتی بۆ پڕکرێتەوە و بتوانن کە وەکو مناڵێکی تر بڕەپارێک وەربگرێ و وەکو مناڵێکی تر دڵخۆش بێ و جلی جەژن و شرینی و تێکڕایشتەکانی تری پێ ببەخشرێ. بۆیە داوامان لە خێرخوازان ئەوەیە کە هاوکارمان بن لە هەموو پرۆژەکانە و دەستخۆشیشمان هەیە لە ئێمە لەو پرۆژەی خۆمان کاکارونمان هەیە لە تەکیە هۆڵی خانۆکەی خۆیدا بە ئێمە چەند ساڵێکە لەم پرۆژەیە بەکارمان هێناوە، لێرەوە دەستخۆشی لێ دەکەم و دەستخۆشیش لە تێکڕای ئەو کچانە دەکەم ئەو کوڕانە دەکەم کە لەم پرۆژەیە بەشدار بوونە لەگەڵمانە. ئینشەڵا فەزڵ و گەورەیەکی گەوریان دەسەکەوێت لەوەی کەوا چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ هەر کەسێک ڕۆژوانێک تێر بکە ئەجری ئەو ڕۆژوانەی بۆ دەنووسێ، دەوەرە تۆ چەند هەزار کەس تێر بکەی، دەبێ ئەمە چ فەزڵ و گەورەیەکە. ومێدەوارین بتواندرێت لە ساڵانی ترە وەکو چۆن ئەم ساڵش ئەلحەمدولیلا خێرخوازانی دەرەوەی وڵات هاوکاری پرۆژەکە بوون و بۆ زانیاریشتان ئێمە لە پرۆژەی ئەم ساڵی 28 ڕۆژەکەیە ئەتوانین بڵێ نزیکەی 8 ملیۆن دینار ئێمە تێچۆکەی بوو، نزیکەی 8 ملیۆن دینار تێچۆکەی بوو بۆ ئەم 28 ڕۆژە. ئێمە ئەگە خێرخوازان هاوکارمان من لە دەرەوە و ناوەی وڵات ئەتوانین لە شار و شارۆچکەکانیش زیاتر فراوانیکەین، چونکە ئێمە ناحەی شۆڕشمان هەیە لە چەمچەماڵ. ساڵی پار زۆر داوایان کرد وتیان حەزەکەن ئەم پرۆژەدا ئێمەش بکەنەوە، هەژاری زۆر لێ فەقیری زۆر لێە، چونکە بە حکمی وەزعی ئەنفال و ئەمانە بەڕاستی نەمانتوانی ساڵی پار بۆیان بکەینەوە، هەر لە دڵماندا بوو کەچی ئەم ساڵش ئەمەی بەسەردا هات. وێدەواری ئینشەڵا خوا تەمەن با بۆ ساڵێکی تر بتوانین لە هەم لە شۆڕش و تێگڕای شار و شارۆچکەکانی تر بتوانین ئەم پرۆژەی گەورەتر و فراوانتر بکەین. ئینشاءڵڵا دەست و چاوتان خۆش بێ، زۆر بەخێر بێ. بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوول سەرپەرشتیاری پرۆژە، دکتۆرە ڕووبەر حەسی شێفی نێو پرۆژەکە خۆی گەورە پاداشتان خۆی گەورە پاداشتی ئێوە و سەرجەم ئەو براخشکانە باتۆکە لە پرۆژەکەیە هاوکار بوون کە داتان بە ئێمە بۆی بتوانین ئەم جوانی ئەم پرۆژەیە و تێگڕای پرۆژەکانی تر بە بینەران و بیسەران بگەینی. ئینشاءڵڵا گەر ساڵی پار تەمەنمان بوو لە ڕەمەزانە بینمان خۆنەوە بەرنامەی بکەین بۆی بێتە هاندانێک ئینشاءڵڵا خێرخوازان بێن بەدەم پرۆژەکەتانەوە.